خۆی پێشکەش کرد هەتا هەموو ئەوانەی باوەڕی پێداکەن لە ناو ناچن بەڵکو ژیانی هەتا هەتای بەدەست بهێنن وارە 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 ئەمڕۆ بۆ لای ئیسا ئیسا تۆی خۆشەوێ وارە بۆ لای ئیسا وارە 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 ئەمڕۆ بۆ لای ئیسا ئیسا تۆی خۆشەوێ وارە بۆ لای ئیسا وارە چونکە خودا بەم جۆرە جیهانی خۆشەویست تەنانەت تاقەڕۆڵای خۆی پێشکەش کرد هەتا هەموو ئەوانەی باوەڕی پێداکەن لە ناو ناچن بەڵکو ژیانی هەتا هەتای بەدەست بهێنن وارە 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 ئەمڕۆ بۆ لای ئیسا ئیسا تۆی خۆشەوێ